خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. لارێمی کوردستان فۆکەسێکی گەورە لەسەرەوەیە کە بازار ئازاد بێت و کەشێکی وەها فراهەم بکرێت کە بازرگانان بتوانن شێوەڕشەیەکی باش و گرنگی تێدا بکەن و بتوانن ببێتە هۆکارێک بۆ گەشەکردنی بواری بازرگانی و هەروەها دروستبوونی هەلیکار. ژمارەیەکی زۆر لە دەرچووی زانکۆ و پەیمانگاکان و وەک گەنجی بێکار هەیە. ئەگەر بێت و شێوەڕشەیەکی باش و هێز و لایەنە سیاسیەکان و حکوومەتی هەرێمی کوردستانیش زەمینەیەکی لەبار بهێنێتە بەرهەمەوە، کاریگەری باشیە بێ لەسەر گەشەخسەندنی بازاڕ و لەسەر بەرەو پێشچوونی بواری بازرگانی. لەچەند ڕۆژی ڕابردوودا بافڵ تاڵبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەیاند کە یەکێتی دوور خراوەتەوە لە قۆڕەخکاری بازاڕ و هەروەها سەرانە وەرگرتن و چاوسورکردنەوە لەو بازرگان و لەو بازرگان. ئەمەش لە پێناوەوەی کە بازاڕێکی ئازاد دروست بکرێت بۆ ئەوەی کە هەموو بازرگانان خۆیانی تێدا ببینەوە و سەرمایە هەرێمی کوردستان و بەتایبەتیش سلێمانی گەشەی زیاتری پێ بدرێت. لە ئێستادا ژمارەیەک بازرگان لە ناوەڕاست و باشوور و لە وڵاتانی تر بازرگانیەکەن. ئەوان کاتێک قسەیان لەگەڵەکەی بازدەوەکەن کە بەهۆی ئەوەی کە کەشێکی وەها فراهەم نەکراو هەیە کە ناتوانن خۆیانی تێدا ببینەوە. بەڵام لە ئێستادا یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزی سەرەکی بەشداری حکوومەت چ لەسەر ئاسی تیمی حکوومەت و حەزبیش بازدەوەکات کە کەشێکی زۆر باش بۆ بازرگانان هێنە بەرهەم. قسەکردن لەسەر گەشەپێدانی بازرگانی لە سنووری سلێمانی و هەروەها دروستبوونی هەلیکار. تەواوی ئەم شەوی پانۆڕامایە بە میوانداری بەڕێز مەلا یاسین و سەرۆکی لقی سلێمانی یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان. کاک مەلا یاسین سوپاس. گفتوگۆیەکی ڕاشکا و دەستەخینە سەر برینەکان. چۆن هەلیکار دروستە بێت، چۆن بازرگانیەکی باش چێبڕچێ دروستە بێت، لەوە دەست پێ بکەین کە هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوەکو بازرگان ڕەنگەوە بۆ ئێوە گرنگ بە هێزێکی لە ئاستی لوچکە هێزی سەرەکی باز لەوە بکە کە بازار دوورە خەینەوە لە دەستی قۆڕەخکاری لە قۆڕەخکاری و حەزب دوورە خەینەوە دوور ماخستۆتەوە. ئەمە تا چەند کاریگەریە بێت لەسەر شێوەڕشەی بازرگانی لە نێوان وەبەرهێنەران بازرگانان بۆ ئەوەی بتوانرێت سەرمایەکانیان گەشە پێ بدات دوزار بێتەوە کارێک بۆ دروستبوونی هەلیکار. منای خی گەورە میرەبان سپاس کاکزانە کاو جارش دەرفەتێکی ترمان بۆ هاتوتە پێشەوە گفتوگۆکەین لەسەر بواری بازرگانی و بەرنان واروەها ئابووری سنووری پارێزگای سلێمانی کوردستان بەگشتی. دیارە ئێمە کە سەیری مێژووی هەرێمی کوردستان بەگشتی سنووری پارێزگای سلێمانیەکەین بە تایبەتی دوای پرۆسەی ئازادی عێراق بە دڵنیایەوانەیە ئەو جیاوازیە گەورەی کە ئێمە بەدیەکەین کوردستان لەگەڵ شارەکانتری عێراقا و هەروەها پارێزگای سلێمانی لەگەڵ شارەکانتری هەرێمی کوردستانە زۆر بەڕوونی زۆر بە جوانی دەوری کەرتی تایبەت و کاری بازرگان و سەرمایه‌داران دەورێکی دیاریکراوە و ئەم دەورە ئەگەر ئێستاش 100% دەورێکی ئەرینی نەبێ، بەڵام لە مێژووی ئەم شارەیە دڵنیا بەلەوەی کە ئەو کارە باشانەی کە لە سنووری پارێزگای سلێمانی کراوە مێژوو جێگیرەکە و وە خۆی دەمێنێتەوانێ. ئێمە تەبەن وەک بازرگان و سەرمایه‌دارەکانی سنووری پارێزگای سلێمانی پێش هەموو شتێ بێ لێرەوانێ لە کەناڵە جوانەکەی کورساتەوانێ هەمیشە زۆر ڕازگۆیانە و زۆر مەردانە چۆکدادەین لە بەردەمی هەموو ئەو هەوڵ و کۆششانەی کە لەم سنوورە یەکێتی نیشتیمانی کوردستان داوێتی بۆ ئەوەی هەمیشە لە ڕێی کەرتی تایبەت و لە ڕێی پرۆژەکانی سەرمایه‌داران و بازرگانانەوانێ نمونەی جوان پێشکەشکرێت بە هەموو عێراق نەک بە کوردستان و لە وڵاتری شەوانێ بێمە هەمومان ئاعتراف بۆ ڕاستیە بکەین کە لە ساڵی 2000 دوای ئەوەی کە کەمەکەمە مژدەی ئازادبوونی عێراق درا بەگوێ خەڵکە ئەلەو کاتەوانێ ئەگەر ئێمە سەیری مێژووی کاری سەرمایه‌داری بکەین یاخود سەیری سەرمایی سەرمایه‌دارەکانی ئەم سنوورە بکەین بڕوان پێ بکە لە ساڵی 2000 یعنی ئەگەر بچینە بۆ خوار 2000 یەک تۆز بێنەوە بۆ خوار 2000 هەموو ئەو سەرمایه‌دارانەی کە لە سنووری پارێزگای سلێمانی ئێستا خاوەنی پرۆژەی گەورە و استراتیژین و الحەمدوللا چەند کۆمپانیایکی گەورەیە سەناوبانی گەورەیان دەرکردەوە چەندین بازرگان و سەرمایه‌دار هەیە
کە ژمارەکان بەڕاستی ژمارەیەکی بەرچاوە بوون بە خاوەنی ملیۆنەها دۆلار و پرۆژەی گەورە پێش ساڵی 2000 ئەبێ هەمومان اعتراف بۆ ڕاستی بکەین کە لە 500 ئەو سەرمایه‌دارانەی ئێستا و بازرگانانی ئێستا لە ساحەی هەرێمی کوردستان و لە ناو گۆڕەپانەکە هەروجودیان نەبوو کەواتە ئەبێ لێرەوە ئێمە تیشخینە سەرچی لە دوای ساڵی 2000 بە تایبەتی دوای 2003 کە عێراق ئازاد بوو و هەروەها دوای ئەوەی کە عێراق لە دەست ئابلوقەی ئابووری و هەرێمی کوردستان ڕزگاری و لە دەست دوو ئابلوقە ئەوەی کە لە پێش هەموو کەسێکەوە سەرکردایەتی ئاتوانم بڵم سەرمەشقی ئەوە بوو کە ئەبێ کەرتێکی تایبەتی خێرا بێتە پێشەوە ئەبێ دەوڵەتێکی ئیشتراکی ڕژێمی پێشوو کە ئەوەی خوا پێ ناخۆشە کردی لەگەڵ ئەم گەلەیە ئەبێ بەدیلەکەی بدۆزینەوە بە دەوڵەتێکی سەرمایه‌گوزاری بە دەوڵەتێکی ڕازمالی ئەوەی کە ئەو سەرمەشقی کرد من لێرەوانێ یعنی بەبێ ڕیایی ئەوەی ئەترافە ئەەکەم و هەموو هەواڵەکانیشمان لە یەکێتی و بەرنانی کوردستان لە ژووری بازرگانەکاندان بۆ ڕاستیان ئەنێن کە هەزار ڕەحمەتی لێبێت فەخامەتی جەنابی مام جەلال بوو من بیرم دێت لە سەرەتای دروستبوونی کاری سەرمایە گوزاریەوانەیە ینی هەتاوەکو بەتایبەتی دوای وەک بۆ بازەکەمە دوای ساڵی 2003 و 2004 و 5 و دوایەوەی کە کابینەیە گرت و دروست بوو لەواچێ چین و توێژەکانی کەرتی تایبەت بەگشتی و بەرهێنەران سەرمایه‌داران هاوردەکاران بەڵەندەران بەلای کەمەوە زیاتر لە 150 و 100 کۆبوونەوەی جۆرا و جۆرمان لەگەڵ جەنابی مام جەلال کردووە بەس بۆ ئەوەی ئەم هەرێمی کوردستانە ببێ بە خاوەنی ژێرخان و هەروە ئەم سنووری پارێزگای سلێمانە بێ بە خاوەنی چەندین پرۆژەی گرنگ و جوان و تا ئێستاشی پێوە بێ هەموو پرۆژە جوانانەی کە لە ناو جەرگەی پارێزگای سلێمانی و لە دەوروبەری سلێمانی ئەبینرێ و بەڕاستی بۆتە جێگای شانازی بۆ ئێمە وەک پارێزگای سلێمانی واروها لە شارەکانی تری عێراق و بگرە لە وڵاتانی دراوسێ شانازی پێوەکەن ئەو پرۆژانە هەر هەمی بە هەوڵ ماندووبوون و هەروەها بە تەشجیعکردنی جەنابی مام جەلال بوو ئێمە من لە بەرنامەی کەشاکا کە زانا بۆم باس کردی زۆر منەتباری جەنابی مام جەلالین تەنانەت جارێوە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان و بەرهێنەرمان هەبوو کە داواکاری لە کۆبوونەوەکانە کە دانیشتین بە ڕەحمەت بێ لەگەڵ و بەرهێنەرمان هەبوو جەنابی مام جەلال پێ وتی نامێکم بۆ بنووسە لەسەرەوەی کە تۆ ئەڵێ من ئەمێ پرۆژێکی ئاوا بکەم وتی تەبەن هیوادارمەوە بەرهێنەرێسە خۆی گوێ لێ بێ وتی وەڵا قەڵەمم پێ نییە وتی قەڵەمێکی بۆ بێنن دوایی وتی وڵا وەرەقەم لانیە بە ڕەحمەت بێ وتی وەرەقێکیشی بۆ بێنن وتی قوربان جەنابی مام جەلال دەستخەتم زۆر ناخۆشە وتی بێنە خۆم بۆ دەنووسم عریزەکەی بۆ نووسی بۆ ئەو کاتە بۆ سەرۆکی شارەوانی و کاتەی نووسی دوایی هەتا بوو بە سوابەتیش جەنابی مام جەلال وتی وەرە ئیمزای کەوتی ناکرێت جەنابتان ئیمزایکەن دوایی وتی وەرە کوڕم ئیمزایکە ئیمزای کرد جەنابی مام جەلال عریزەکەی بۆ تەحویل کرد يعني ما بس لو جرانەوەی وەکە فەزایەکی فراهم کرد مەبەستم ئەوەیە ئەو چەترەی کە چاودێری کاری بازرگانیە کرد تا ساڵی 2013 و سلێمانی لە ساڵی 2013 توانی ڕقەمی پیاوانەی بشکێنە لە عێراقا لە پرۆژە پیشەسازیەکانە جوانترین بەهێزترین پرۆژەی بنیادنەری واقعی لە بواری پیشەسازیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چەند کارخانەیەکی تایە کە ڕۆژانە 18,000 تەن چیمەنتۆ بەرهەم بێنێ لە ئێرانە لە تورکیا بە تەحەداوەڵم لە سووریا لە کوێیت لە سعودی تا ئێستا یەک معمەل نییە لە ڕۆژگا 18,000 تەن چیمەنتۆ بەرهەم بێنێ ئەو معمەل ئێستا لە بازیانە لە شاری سلێمانیە ئەمانە من مەبەستم ئەچمەوە بۆ ناو بابەتەکە کە باسی وەکەین کاری سەرمایه‌داری کاری سەرمایە گوزاری و کاری بازرگانی چۆن گەیشتە ئەوەی کە لە ساڵ 2013 حجمی ئاڵوگۆڕی بازرگانیمان لە خاڵە سنوورەکانەوە 13 میلیارد دلار تێپەڕێنێ لە ساڵ 2013 سلێمانی ڕقەمی پیاوانی تۆمار کرد لە هەموو عێراقا بە پێدانی مۆڵەت لە بواری پیشەسازی و گەشت و گوزار و لە سێکتەرە جۆرا و جۆرەکانە کە لە ساڵی 2013 سلێمانی توانی لە 13 سێکتەری جیاوازە پرۆژەی وەبەرهێنان بخۆی دەستەبەرکە ئەگەر بە واقعی ئێمە سێری بواری وەبەرهێنان بکەین کاکزانە لە هەموو هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا ئێمە جەنابتان باشەزان نزیکەی 59 میلیارد بۆ 6 میلیارد دلار مۆڵەت درراوە بەڵام ئەو پرۆژانەی کە جێگای بەیاخن کە ئێمە توانی شانازی پێوە بکەین لە هەموو دنیاە ئەو پرۆژە استراتیژیانەی بواری پیشەسازی و گەشت و گوزار بە تایبەتی تاوەکو ئێستا لە سنووری پارێزگای سلێمانیە کە پرۆژەی واقعین باشترین و گەورەترین کارگەی بەرهەمهێنانی معمەلی ئاسن معمەلی دەرمان معمەلی چیمەنتۆ ئۆتە لە سنووری پارێزگای سلێمانی و خۆشبەختانە ئەو بەرنامەی کە داڕێژرا بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان سەرەتاکە و بنیاتەکە و بیرۆکەکەی لە سنووری پارێزگای سلێمانی دەست پێ هەمومان ئەزانین
بیرۆکەی وەبەرهێنان ئێمە لە ساڵی 2003 کە ڕژێمی پێشوو ڕۆشت یەکەم پێشنیاری بە ڕەحمەت بێ جەنابی مام جەلال کە کردی ئەو کاتە بۆ بەڕێز کاک بەرهەم ساڵح کە ئێستا سەرۆک کۆماری عێراقا دروستکردنی لیژنەیەکی وەبەرهێنان بوو ئەنجومەنی وەزیرانی ئەو کاتە بڕیاری 89 ساڵی 2004 دەرکرد بۆی تەشجیعی وەبەرهێنان کاکەمە لە کوردستانە نەبوو بەو بڕیارە کە یاسانە بۆ ئەو کاتە چونکەم خۆزانی حکومەتێکی نەگرپوانێ ئەبوو بڕیاری 89 سلێمانی توانی زیاتر لە 75 تا 86 پرۆژەی جۆرا و جۆری دەرەجەیەک بۆ پرۆژەی معمەلیی منتوێتیا بوو ئەوم بۆ باسکەیت و باسی سەرۆک مام جەلال ئەەکەیت لەبەرەوەی ئەو چاوجێر بوو پشتیوانتان بوو باش ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاستی باڵا کاک بافڵ تاڵەبانی هاتوتە سەر هێڵ ینی لە پرۆگرامێکە لەو دیمانەیەکی تەلەڤیزیۆنی و ڕۆژنامەوانیە فۆکەسێکی گەورە خاتە سەر پرسی بازرگانی و بازار ئەمە تا چەند هاندەرە بێ بۆ ئێوە و ڕوئیای لا دروست کردوون و داوا لە مەسەلەن بازرگانەکان بکەن کە کار بکەن گەشەی زیاتر بکەن چکە ئێستا ئێمە کێشەی بێکاریمان هەیە گەنجەکانمان بێکار خۆت ڕەنگە ئەوە باش دەزانی ئێمە چەندی جار گفتوگۆمان لەسەرەوەی کە خەڵکێکی بێکاری و بیشێ چۆن ئەمە گەشەی گەورەی پێ بدرێت بەدڵنەوانێ خۆی من بۆیە زۆرتر تیشکم خستە سەر ڕابردووی شارە خۆشەویستەکەمان سلێمانی کە ئێستا شارێکی زیندووە سەرڕایەوەی کە لە ساڵی 2013 بەدواوە بەڕاستی من کە سەیری سلێمانیەکەم بە بەراورد لەگە شارەکانی تری کوردستانە چووکم لە عێراق تا ئەوکوێسەژی شارە بەقەی سلێمانی گەشەی نەکردو بەڵام ئێمە تا ئەندازێک لە ساڵ 2014 بەدواوە تۆزێک سلێمانی پەراوێز خراوە پرۆژەکانی دواخراوە هەرچەند هەوڵ و ماندووبوونەکانی برای بەڕێزم کاقوبا تاڵەبانی زۆر بەهێز و بەتوانە بۆ بەڵام بەهۆی ئەو ڕێگرانەی کە لە بەردەمیا هەبووە هەمیشە ڕێگری هەبوو بەڕاستی من خۆم شادێ دەم زۆر جار پرۆژەی زۆر گرنگ بۆ سلێمانی پێشنیارکرا بەڵام ڕێگری وای کردو پرۆژانە لەدایک نەبن بەڵام ئایا ئێستا ئێمە باسی چیەکەین باسی مەرجەعەکەین ئێمە زمانێکە بە ڕەحمەت بێ جەنابی مام جەلال مەرجەع بوو لێرە زمانێک کە سەرمایەدارەکانی کۆ کردوانێ ئەیود ئەبێ زانکۆی ئەمریکی لە سلێمانی دروست کرێ بە هیمەتی جەنابی مام جەلال نەبووە ئەو زانکوانەی کە ئێستا تاوەکو ئێستا زانکۆی سلێمانی زانکۆ حەقیقیەکە کەمپی زانکۆی سلێمانی لەگەڵ زانکۆی ئەمریکا لە عێراقا بێوێنەیە ئەگەر سەیری پرۆژەکانی ڕابردووی عێراقیشکەین حتا ئێستا ئەگەر سەیرێکی مەسەرەن زانکۆ گەورەکانی عێراقیشکەین ئەو کەمپەی کە بۆ زانکۆی سلێمانی دروست کراوە شتیوا دروست نەکراوە بەڵام ئێمە بازرگانەکان هەر لە دانیشتنەکە لەگەڵ جەنابی مام جەلالە لە داوەتی کردبووین لە دوکان بە یەک داوەت قەرارماندا کە زانکۆی ئەمریکی دروست کرد و هەر کەسێکیش لە لای خۆیوانە مەبلەغێکی زۆر باشی تەبەڕع کرد چونکەم ئەمە پرۆژەیەکە بۆ سلێمانی خزمەتی سلێمانێکە بەڵام ئێستا من بەڕاستی ئەم قساکەم لە کورسات ئێستا تەبەن ئێمە پێمان خۆشە لەبەروی یەکێتی نیشتمانی کوردستان لەم منتیقە نەک هێزێکی کاریگەرە بەرپرسیارەتێکی ئەخلاقی و مێژووی لەسەرە بەنسبەت سنووری پارێزگای سلێمانیەوە ئێمە من خۆم ئێکێکم لەوانەی هەمیشە حەزم لە کوردستانێکیە گرتووە ئیشم کردو بۆ کوردستانێکیە گرتو ئیشم کردو بۆی کە کوردستان بەڵام ئەمە واقع پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ ئەو منافەسەی کە لە مێژووی حکومڕانی هەرێمی کوردستانە دروست بۆ لە بینی ئەم سنوورەوە هەروەها سنووری ئەولا هەمیشە منافەسەکە یعنی ئێمە وەک لە منتیقی سلێمانیا کە سەیرمان کردووە هەمیشە ئەو بیرۆکانەی کە خزمەتی بەداهێنان کردووە بە بنیادنان کردووە لە سنووری پارێزگای سلێمانی و بە بەڵامەوەش ئازایەتی سەرمایەدارەکان نێ بە تەنیا من ئەمڕۆ بێم لە کەناڵی کورسات ئەگەر 20 ساڵ لەمەوە پێش منیان بان کردایە بۆ کەناڵی کورسات ئەو کاتە بەدڵنیاوانێ من قەت ئەو مەلایاسینە ئێستا نەبووم کێسە لێرانە قساکەم ئێمە هەمومان کەواتە لێرانە بێ و ڕاستی بزانین قەرزاری من باسی ساڵی 2000م کرد ئێستا ساڵی 2020 بەرنامەکەین بەڵام لە ماوەی 20 ساڵە سەرمایەدارانی سنووری پارێزگای سلێمانی 20 میلیارد دلار تێپەڕێنێ ببین بە خاوەنی سەدان پرۆژەی هەمەجۆر لە سنووری پارێزگای سلێمانیا لە 130 پیشەسازی عێراق بێتە پێشەوانێ بەهۆی پرۆژەکانی و بەرنانەوانەیە ئەگەر دەوری یەکێتی نیشتمانی کوردستان و دەوری فەخامەتی مام جەلال نەبوو بێ لە ماوەی ڕابردووە و دەوری هەنێک لەو دڵسۆزانی کە لە حکومەتا بوون واللهی بەبیرم یەجارێک جەنابی مام جەلال ناوەڕاستە دانیشت بوو کاک عیماد ئەحمەد لە تەنیشتی بوو کاک شێخ بایز بە ڕەحمەت بێ لەم لایەوە بوو ئێمەی بان کرد بووتی ئێستا لەم شوێنە قسە بکەن هەرچی مشکلەیەکتان هەیە ئەمن ناڵم لەم جوورە بچنە دەر ئێستا خۆم بۆتان چارەسەرەکەم وتی لەگەڵ جەنابی کاک بەختیارە مەلا بەختیارە بەناو سلێمانیا گەڕاوم 70 بینام حساب کردو 70 بینای گەورە ئیتر من نامێ ئێوە بینا دروستکەن
ئەمەوێت لە سلێمانیا پرۆژەی گەشتیاری جوانم بۆ دروستکەن ئەمێ لە سنووری پارێزگای سلێمانیا پرۆژەی پیشەسازیم بۆ بنیادنێن شاری پیشەسازی عربەت کە چەند ڕۆژێکە دەستی پێکردۆ بە گەورەترین پرۆژەی پیشەسازی عێراق هەژمارەکرێت بە سەرمایە 2 میلیارد دلار ئێستا جەنابتان وەکو سات حەزەکەم بچن ڕێپۆرتاژێکی لەسەر بەڵێ ئێستا نا شاری پیشەسازی عربەت تازە دەست پێکردو 20 جیاوازە لەنا ئەوانی بەڵێ ئەوەش بەرهەمی ئەو کاتەیە کە بە زەختی بەڕێزیان قەنەعەتی بە کۆمپانیا ئێرانەکان کرد کە ببێن لێرە ئەوە پرۆژە دەستی پێکردو پرۆژێکی زۆر گرنگە جا قسەکەم لەسەر چێ بەڕاستی دیسانەوە من لێرە ئەچم بۆ وەڵامی پرسیارەکەت بە دڵنیایوانە ئەگەر ئەم منتیقەیە مەرجعێکی بەهێزی هەبێت بە توانای هەبێت ڕێگری بکە لە قۆرخکاری ڕێگری بکە لە تەداخلی واقعی ڕێگری بکە لەوەی کە هەنێ خەڵکی نابەرپرس بێن لە وڵاتەکەی ئێمە دەست بەرن بۆ پرۆژەکان و دەستکاری پرۆژەکان کەن و وا لە وەبەرهێنەرکەن سنووری پارێزگای سلێمانی بەجێ بەڵم بڕن بۆ شوێنەکانی تر ئەمە بەنسبەت ئێمەوانێ نەک ئێمە پێشوازی لەم هەنگاواکەین بەڵکو ئەمە خێر و بەرەکەتێکی گەورە ئەبێت بڕواب کە برادەری عەزیز حەزەکەم بزانێتی ئەو ڕۆژەی کە ڕەفیق حەریری لە لوبنان بوو بە مەرجع لوبنان ئەو پێشکەوتنە گەورەی کە تۆماری کرد هەتا دنیای پێشکەوتنی لوبنان ئەتوانە بڵێم وە خۆیمێنێتەوە ناگۆڕێ ئەوە لەبەرەوەی ئەو مەرجع بوو ئێمە ئێستانە هەرچەند گلەیمان لە ئەدای و لە هەڵێ هەڵسوکەوتی هەیە لە ڕووی ئەوەی کە وەک نەتەوە ئێمە لەواچێ ئۆردۆغانمان خۆشنەوە بەڵام مەرجعێکی بەهێز بوو بۆی ئابووری تورکیا ببووژێنێتوانە بیکە بەخاوەنی ئەو ئابووری بەهێزەی کە سەدان و هەزاران پرۆژە لەبەروی ئەو بڕیاریدا ئەو بڕیاریدا بێ ئەو وڵاتە ئاوادان بێتەوە لە ڕێی کردی تایبەت و لە ڕێی پرۆژەکانی وەبەرهێنانەوانێ ئەو بڕیاریدا هەر کۆمپانیایەکی تورکیا بتوانێت پرۆژەی گەورە لە هەر وڵاتێکا بنیادنێ ئەوە چی افتتاحیەکە هەر ئەو بوو هاتوو لە هەولێری افتتاحی مەطاری هەولێری کرد بۆیە کە ئێمە سەیرەکەین حتا سەیرێکی خلیجەکەین تۆ بڕۆ بۆ عایلەکانی ئیمارات سەیریان کە ئەوانەی کە سەرمەشقی کاری بازرگانی و هەروەها دژی فەساد و دژی گەندەڵی و دژی ئەوە بوون کە ئەو وڵاتە نابێتە داخلی واقعی لە کاری سەرمایه‌گوزاری بازرگانیە بوو ئەوانە بوون ئێستانە بوون بە جوانترین نمونەی مێژووی ئاوەدانبوونەوەی ئاخر کاکە کە ئێمە سەرێکی وەڵڵاهی ئێمە لە ساڵی 2000 ڕۆژە ڕسمیشاندا نابوو ساڵی 2000 بۆ 2021 پشتی شێخزاید چۆڵە لە 2021 شارێکی گەورەیە ینی لە ساڵی 2005 ئێمە لەگەڵ ئەمە بۆ لێرە دروست نابێت مەسەلەن خۆم شتێکزانە لە ساڵ 2005 ئەمە لەگەڵ وەفدێکی باش لە سلێمانی لە ئیدارێ و کاتەی حکوومەتی هەرێم بە سەرۆکاتی کە عومەر فەتاح ڕۆژین سەردانی خلیجمان کرد لێوە چوونە مالیزیا و دوای چوونە سنگاپور و بەعکسی شۆکە گەڕاینەوانێ هەنێک کۆبوونەوەمان کرد لە خلیج بەجددی هەرچەند لە دوای ساڵی 2005ەوە لەو حەڤە ساڵەیە گەورەترین گۆڕانکاری لە خلیجا ڕوویداوە بەڵام ئێمە بۆمان دەرکەوت لە کۆبوونەوەکانە بۆمان دەرکەوت کە مەرجع گەورەترین دەستکەوتە لە پێش قانونەوەیە عنی هەتا تۆ یاسای سەرمایه‌گوزاریت هەبێ هەموو بوارێکی وەبەرهێنانت هەبێ ئێستا سنووری پارێزگای سلێمانی یەکەم پارێزگایە لە عێراقا لە 13 سێکتەری جیاواز ئاتوانی وەبەرهێنانی تێ بکەیت ئەو وڵاتانەی کە 8 سێکتەری وەبەرهێنانیان هەیە بە وڵاتە بەهێزەکانی بواری ئابووریان حسابەکەن لە دنیاە بەڵام سنووری پارێزگای سلێمانی ئەگەر ئێستا نازام جەنابەت گوێ لێ بوویان نا لەو ڕۆژانە قۆنسوڵی چین ئەڵێ هەرێمی کوردستان یەک پارچە گەوهەر و زێڕە بۆ سەرمایەدارانی دەرەکی بێن وەبەرهێنانی تیا بکەن و بۆ علمی جەنابیشت حەزەکەی ئەوە کورسات دایمە لەو شتانە زۆر تەدقیق وردبینیەکەن ئەو زۆر معجیبە بە هەموو ئەو کانزا بە هەموو ئەو کانزا فلێزی و لافلێزانەی کە سونکەوتوتە سنووری پارێزگای سلێمانیەوە ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی گەردمانەوە وەبەرهێنانی ڕاستەقینە بکەین ئەتوانین کشت و کاڵی سنووری پارێزگای سلێمانی ئیدارەی نەک عێراقی پێ بکەین زۆر بە ئاسانی ئێمە کشت و کاڵی سلێمانی وەک ساڵانی ڕابردوو بگەینە سعودی و بگەینە وڵاتانی تر کە ئێستش ئەگا بە دڵنیاوە پێ دەڵێم و هەروەها پیشەسازی لە منتیقا زۆر بە ئاسانی توانین وا بکەین سنووری سلێمانی سەرڕاوی کە پایتەختی ڕۆشنبیرە بکەین بە پایتەختی پیشەسازی لە ڕووی گەشتیاری شەوانێ ئەمە بالای جەنابەت بێ لە ناوچەکەیە لە هەموو ئەم ناوچەیە بە تورکیا و بە ئێران بە سووریا بەم وڵاتانی دەوروبەری پارێزگای سلێمانی ئەو پارێزگایە کە هەر چوار فەسڵەکەی وەخۆی تایە هاوینێکی تایە هاوینی واقعیە کە ناوی فەسڵی هاوینە جستانێکی واقعی تایە کە جەنابتانە بینن پاییزەکەشمان پاییز و بەهاریشمان بەهارە بۆیە ئێمە لە هەموو ڕوێکەوانێ سنووری پارێزگای سلێمانی ئەگەر تەنها بەیاخی پێ بدەین و هەروەها هانی وەبەرهێنەران بین و هەروەها لێرە
بتوانین بەواقعی دڵخۆشی وەبەرهێنرانکەین وەبەرهێنران کۆکەینەوەی وەک ئەوەی کە جاران لە مانگێکا بۆت بازەکەم یعنی ئەگەر تەنها بۆ 2 ڕۆژ مام جەلال لە بەغا بەهاتایوانێ لەم شارە ئێمە ئەگەر لەگەڵ چەند وەبەرهێنەرەکە دانیشتا یەک دوو وەبەرهێنەری نمونانە مەبەستت ئەوەیە کە پاڵپشتێکی گەورەتری سیاسی بۆ بازرگانەکان دروست بێت مەسەرەن لەو تەکانی کاک بافڵەوە بۆ ئەو پشتیوانی و فۆکەس خستنە سەر ئێمەواری بازرگانی چەند مانگێک جەنابی کاک بافڵ کۆبوونەوەیکی کرد لەگەڵ بازرگانەکان هەر خۆی بۆ خۆی ئەو کۆبوونەوەیە شتی زۆر باشی بە دوای خواهێنا حتا ئەو هەرچەنگەمە خەرار نەبوو لە میدیا باسی کرێ بەڵام من باسیەکەم ئەو بە جۆرێ قسەی کرد لەسەر وشەی لا مەرکەزی وتی لەمە و دوای ئێوە پرۆژەکانتان جێبەجێ بکەن چاوەڕوانی مۆڵەت و کاری ڕۆتین مەکەن حتا وتی ئەگەر ئیشیشتان ئەچێتەوە هەولێر چاوەڕوان مەکەن وەرە پرۆژە بکەن لەم شارە من حەزەکەم ئەم سلێمانەیە کە بە شارێکی زیندوی گەشە سندوو گەشەی کردووە بەو گەشە سندێ بمێنێتەوانێ بە دڵنیایەوانێ طبعا من ناچارم بەڕاستی لێرەوانێ ئەو دان بۆ ڕاستیا بنێم ئەمڕۆ کاک باڤڵ کە کوڕی هەواڵی گەورەی نەتەوەکەمان مام جەلالە و واروە هاتوۆتە کایی سیاسیوانێ و بە چاویش دیارە کە شەوق و زەوقێکی زۆر باشی هەیە بۆی هەم بە هەوڵ و تواناکانی یەکێتی جارێکی تر بنیاد بنێتەوە لەو کێشە و گیر و گرفتانەی کە هەم لە ناوچەکە هەم لە یەکێتیە و لە لایەکی تریشەوانێ هەمومان بەچاوی بینین کە ئەوێت بە واقعی ئیسپاتیکە کە بژانەوەیەکی واقعی ئەبێ دەست پێ بکات ئەو بژانەوەیە ڕاستە ئەم لە سلێمانی دانیشتۆ بەڵام خۆ دەزانێت یەکێتی حیزبێکی کاریگەرە بۆ هەموو هەرێمی کوردستان یەکێتی حیزبێکی کاریگەرە بۆ عێراق من خۆم زۆر جار متابعی زۆر لە بەرنامەکانم بڕوان پێ بکە برادری عزیز زۆر لە حیزبە سیاسیەکانی عێراق ئەو حیزبانی کە حیزبی ئێستانە خاوەندە سەڵات و تواناشن لە عێراق زۆر دڵیان بە یەکێتی نیشتمانی کوردستان خۆشە چونکە یەکێتی خاوەنی بەرنمەیەکە ساڵانێکی زۆرە ئەو بەرنمەی بە جۆرێکی ناوە کە جێگای دڵخۆشیە و ئەم حیزبە ئەتوانێت زۆر بە واقعی واتا و ماناکانی دەوڵەتی ڕەزمالی لەسەر جەستەی عێراق ڕنگ باتەوانە کاری بۆ بکەین بۆیە ئەمەی کە جەنابەت باسیەکەی تەبعاً من 100% ئێستانە لەگەڵ ئەوەیان و هەموو بەرهێنەر و بازرگانەکان ئەو بازرگانانەی کە ئێستا ئەم پەیامە تەوزیف بووە لە ناو بازرگانەکانە ئەوەی دیقەتدا بێ و ماوەیە کە کاک بافڵ فۆکەسی زیاتر خات سەر مەسەلەن جێگری سەرۆک حکومەت کاقوبات بە ئاشکرا وتی قۆڕخکاری بازار نایڕین و بازار ڕەبێ ئازاد بێ بۆ هەموو بازرگانێک ئەمە تحقیق بووە لای بازرگانان کە مەسەلەن بێن لە هەرێمی سەرمایە من ئەزانم مەسەلەن بۆی بەرنامەکانمەوە کە بەشێکی زۆری سەرمایە گوزارەکانمان لە ناو ڕاست و باشوورن لە نەجەفن لە کەربەلا لە ئەمبارن ینی بێنەوە لێرە بەشێکی سەرمایەکانیان بەکارخەن ئەوێ ڕاستێک بڵێم بەڕاستی لەو بەرنامەیە کاقوبات کە لە ژووری بازرگانی کۆبوونەوەی کرد لەگەڵ بازرگانەکانە دانی بۆ ڕاستیانە ئەوتی من داوای برنتان لێکم من جێگری سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە بەڵام ئێوە کاری بازرگانیتان بەڕەحەتی نەکردووە گیرۆ دەبوون بەدەست ڕۆتینەوە گیرۆ دەبوون بەدەست دووبارەیەکەمانێ هەنێ جار بەدەست ئەوەی کە خاوەنی بیرۆکە بوو ناخ لە دنیا لەو ناخۆشتر نێتەوە بیرۆکەی کیوە بەرەنانت هەبێ بتێ بنیاتی نەی بەڵام بیرۆکەکە و لێوە بگیرێت و کەسی کە جێبەجێکە ئەمە گەورەترین زوڵمە بەڵام ئەبێ ئاعتراف بۆ ڕاستیشکەین ئەم هەوڵ و ماندووبوونەی کە هەردوو بەڕێزان کاک خوباد و کاک باڤڵ ئەیدەن ئەم هەوڵ و ماندووبوونە جارێ زۆر ئێمە یەکسەر قەرار بێن بڵێن ئەمە جێگای خۆی گرتو بە تەواوەتی مناڵە بێگای خۆ تەوزیف بڵێ فەزایەکی دروست کردوانێ ئێستا بازرگانەکان و سەرمایه‌دارەکان من نامەوێت ناواقعی بم لەگەڵ بیرەکان بەڵام فەزایەکی دروست کردووە جا عەرزەکەم ئەبێمە زۆر بەڕاستی و زۆر بە مەردانەدان بۆ ڕاستیا بنین ئەمە زۆر جێگای دڵخۆشیە و بەرهێنەر و بازرگانەکان ئەگەر دیقەت بەی ئەو پرۆژانش کە کاری تیان ناکراسە لە سنووری پارێزگای سلێمانی زۆری پرۆژەکان دەستکراوەتەوە بەکارکردنیتیە بەڵام ئەماکەوێتەوە سەرچی ئەبێ ئێمە چاوەڕوانکەین ئایا ئەمە بەکردداری بە تەواوەتی جێگیرە بێت ئایا ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی دڵخۆش بین بەوەی کە جارێکی تر تەداخل لە پرۆژەکانی و بەرهێنانە ناکرێت ئایا ماتوانین دڵنیای بین بە سەرمایه‌دارەکان نەک سەرمایه‌دارەکانی سنووری پارێزگای سلێمانی چونکە ئێمە چەندین پرۆژەی گرنگمان لە سلێمانیا سەرمایه‌دارەکەی خەڵکی دووهۆکە پرۆژەمانەیە پرۆژەی گرنگە لەو شارەی تۆیە سەرمایه‌دارێکی دووهۆک هاتۆ لێرەوە پرۆژەی کردو ئاویلایف پرۆژێکی کابرایەکی دووهۆکیە پرۆژەی زانکۆی جیهان هی کابرایەکی هەولێریە
و هەروەها پرۆژەی تریشمان هەیە کابراکی عێراقیە ئێمە ئێستانە لە سنووری پارێزگای سلێمانی هەرچەنگ ئێستا ئەمە لە جەنابتان لاوچێ پرۆژەی کۆمپانیای لاڤارجی فەڕەنسی پرۆژەی زۆر گرنگیە لەم شارەیە ئێمە ئێستانا بێ چاڕوانکەین بە جددی ئەگەر ئەم وعد و بەڵێنانەی کە ئێستانە ئەدرێت و باسی لێوە ئەکرێ ئەگەر جێبەجێ بکرێت و یعنی عکس نەبێتەوانێ ئێستا ئێمە من ئینتیزاری ئەوم هەیە حتا کاری کۆمپانیا حیزبەکانیش لە سنووری پارێزگای سلێمانی بە تایبەتی بە جۆرێ ڕەبخرێتەوە کۆمپانیەکانی تریش لە سنووری هەولێرە بێت چاڕوانکەن چاو لەو هەنگاوانە بکەن کە جەنابی کاک بابڵ تاڵبانی عینیە ئەگەر ئەم هەنگاوانە ببن بە هەنگاوی حەقیقی ئێمە ناڵین ئاگادار بە لە هیچ وڵاتێکی دنیاە بۆ ئێستانە بە تایبەتی لە وڵاتە شەرقیانە لە تورکیا لە ئێرانە کە کۆمپانیا حیزبەکان دەوریان نەبێت لە بژانەوەی ژێرخانی ئابووریا بەعکسەوانە ئێستانە کۆمپانیەکانی نزیک لە سەرۆک کۆماری ئێستای تورکیا دەورێکی زۆر باڵابینن بەڵام ئەوەی کە ئێمە داوامان هەیە بەڵێ ئەوەی وەک سەرمایهدارەکان دوو داواکاریمانە داواکارێکمانەوەیە دادپەروەری پەیڕۆ بکرێ بە شێوازێکی عەدالەت هەڵسوکەوت لەگەڵ ئەوەی ئەیبینن لە مەسەلەن کۆبنەوەتانە لەگەڵ کاک بافڵا ئەوەی لەگەڵ کاک قوبادە وەکو دوو ڕەسی حکوومەت و حزب ئێستا زۆر جێگای دڵخۆشی وەڵی کاکە بەنسبەت سەرمایهدار و بەنسبەت بازرگانەکانەوانەیە ئەگەر پێت بڵێم تا ئێساش هەنێکمان بەڕاستی احتیمالی احتیمالی هەر بەخەوی بزانێ ئەگەر ئەمە ئێمە ئێسام قۆناغی کە قسەی لەسەراکەین قۆناغی پێش انتخاباتە ئەم مانگە احتیمالەیە زۆر قسە بکرێ لە هەموو حیزبەکان هەموو کاندیدەکان ئێستا پێویستیان بە خەڵکە پێویستیان بە ڕێی خەڵکە و لە هەموو دنیاشاوە بۆ تەنانەت لە وڵاتە پێشکەوتەکانیشە بەڕاستی ئەوانەی کە کاندیدن ئەوانەی کە سەرۆکلیستن زۆرترین قساکەن زۆرترین وعدەدەن بەڵام ئەوەی کە ئێمە گرنگە بەنسبەت ئێمەی سەرمایهدار و بازرگانەکانەوە چاڕوانی ئەوواکەین ئەم سنوورە کە سنوورێکی زۆر زیندووە بۆ کاری سەرمایهداری ئەمە تحقیقێکی ئەمە تحقیق بێ من ناڵم ساڵێکی تر بەڵام مەسەلەن با ساڵێکی تردانین لەم تاریخیا بەرنامە بکەین چی ئەگۆڕێ لە سلێمانیە لە ڕووی بازرگانیەوە سنووری پارێزگای سلێمانی ئەگەر ئەم سنوورە ئازاد بێ لە کاری بازرگانیا و هەروەها ڕێگا بن بەو عەقڵە بازرگانی کە لەم منتیقەیە هەیە لەم ناوچایە بڕوان پێ بکە ئاستی ڕۆشنبیری و بەرهێنەرەکانی سنووری پارێزگای سلێمانی ئەوەندە بەرزە تەنها ڕێگا خۆش بکرێ ئێمە لەم سنوورەیە تەنها 4 ساڵمان پێویستە بۆی ژێرخانێکی بەهێز بۆ سنووری پارێزگای سلێمانی دروستکەین چونکە وەک بۆم باس کردیت پارێزگای سلێمانی ئێستانا کە سەیرێکە لە ڕووی پیشەسازیوانە ئەوەندە شوێنی گونجاومان هەیە ئەوەندە کەرەسەی ئامادەکرامان هەیە بۆ بابەتی پیشەسازی نەک بەس بۆ پیشەسازیە گەورەکان بۆ پیشەسازی خۆراکی ئەوەی تۆ تەسەوڕ ناکەی هەمانە یعنی لە منتیقەی شارباژێڕا ئەتوانین دایان و سەدان کارخانە دانێن بەس بۆ ئەو بەرهەمە جوانە میوە و ئەو هەموو بەرهەمەی کە لە منتیقەی شارباژێر هەمانە ئەوە قەرایەق هەر لەولاوە بگرە لە ڕووی کشت و کاڵێوانەیە ئەوەی کە لە سلێمانیا هەیە بەسە بۆ ئەوەی کە تۆ بەڕاستی ئیداری هەموو عێراقی پێ بکەیت لە ڕووی گەشت و گوزارەوانێ کاکە براگیان ئێمە ئەم سنووری پارێزگای سلێمانیا گەر سەیری کەی دوو دەریاچە هەیە تۆزێ لەم عێراقەیە بەناوبانگ بێیەکێکیان لە دەربەنیخانێکێکیان لە دوکانە و لە لایەکی ترەوانەیە ئێستا ناکاتێک کە سەیری شاخ و چیاکانی ئەم منتیقەیەکەیت ئەوەندە مەجاریتیا پرۆژەی گەشتیاریتا بکەیت بەستە بۆی هەموو عێراق ئێستا ئێمە پرۆژەی کار مەسەلەن ئێستا گەنجمان سەفەرەکە ئەڕوا وڵاتەکەی زێدێڵە لە بێکاریە ئەتوانین مەسەلەن ئەو زەمینە سازیە کاریگەریە بێ لەسەر ئەوەی کە گەنج هیوا ئومێدی بێکو لە 2011 لە ئەوروپا و لە بەریتانیاوە جنسیەکەی ئەخست زانتاکەی و هاتەوە کوردستان کاسبیە کرد و بازرگانیە کرد و کارێکی بۆ خۆی دروستە کرد بە ڕەفیقەمە لە بەریتانیا هاتۆتەوە لە سویداتۆتەوەی سە لێرە کارەکە بەڵام ئەم پاشاگردانی لە ماوەی پێشوە کە باس کرد لە 2004 تا ئێرە ڕوویدا پاشەکشەی پێ کردووە ئەمە دروستە بێتەوە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ طبعاً لە وڵاتێکە و لە شوێنێکە ئەگەر دادپەروەری نەبوو دایما ژیانی خەڵک دابەژە بێ بەسەر دوو بەشە بەشێکی ئەو کەسانن کە های کۆستن بە خۆشترین ژیانیانە بێت لە خۆشترین ڕفایەتا بن بەشەکەی تریشی ئەکەونە خوارەوە ئەوەیە کە بەڕاستی لە ماوەی ڕابردووە چەندین شتی وا ڕوویداوە ئەگەر ئەم دۆخەی کە ئێستانا هەرێمی کوردستانی پێتی ئاپەڕێت واروها ئەم دۆخەی کە ئێستا سنووری پارێزگای سلێمانی پێتی ئاپەڕێت ئەگەر دڵنیایی تەواتی بدرێ بە خەڵکی کاکە برای بەڕێزم
لە خاڵە سنوورەکانەوە هەتا ناوەندی شارەکان 600,000 کەس بەز احتیمالی لەسەر بازاڕە لە دەستگێڕەوە لە پیشەوەرەوە لە ئاسنگەرەوە لە دارتاشەوە لە ئەوانەی کە لە معرەزی سیارێژەکەن ئەوانەی کە لە وتێلەکانی ژەکەن لە کۆمپانیەکانی ژەکەن 600,000 کەس احتیمالی لەسەر بازاڕە ئەم بازاڕە پێویستی بە دڵنیایی هەیە ئەم بازاڕە پێویستی بەوە هەیە کە ئەوەی کە بینیمان لە حکومڕانەکانی هەرێمی کوردستان بەگشتی و سنووری پارێزگای سلێمانی بە تایبەتی زیاتر بێنە ناو خەڵکەوە یعنی ئێمە حەزمان لێ بەڕاستی لە چەند ڕۆژی داهاتووە جەنابی کاقوبات جەنابی کاگوابڵ چنە بازاڕەوە گوێ لە خەڵک بگرن چونکەم بازار ئاگادار بە حکمی بازار لە هەموو دنیاە ئەوەی کە لە بازارە حکومەگرێت و لە بازارە ئەبیسترێ لەو حکومە زیاترە کە حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتەکانی دنیایکەن بازار حکومەکە کاکە ئەگەر ئێمە بازارێکی خۆش دروستکەین بازارە دروستکەین عرض و طلب لە ناو بازارە زۆر بێ ئەگەر ئێمە بازارە دروستکەین هەوڵ بین ئێمە ئەو کاری هاوردە و نارندەی کە لە خاڵی سنووری باشماخ و پەرێزخانە کرێت نێڵین بڕوا بۆ منزریە و بۆ سۆمەریەت دڵنیا دەکەموانە کە خەڵکی منتیقێ نەک ناڕۆن بۆ خارج ئەگەر ئێستانە سەدایان پرۆژەی ڕێکوپێکی جۆراوجۆ لە سنووری پارێزگای سلێمانی دروست بێت و هەر پرۆژەیەکی چەند هەزار کەسێ تیا دروستکە گەنج بۆ چێتە دەرەوە کاکە برا و دڵنیاش دەکەموانێ ئەم بازارە تەنها بەوەی کە ئێستانە ئێمە قسەی لە ئێمە ئێستا بۆچی حەزەکەینەوە بەرنامانە بکەین خۆ ئێستا احتیمالێ لەم کاتەیە من وەک مەلایاسین زۆر تەندروست نەبێ من بێم لە کەناڵی بەس من ئەوەندە دڵم بە بازارەکە خۆشە ئەوەندە دڵم خۆشە بۆ هەنگاوانەی کە کاک بابڵ ئێوە بینێت ئەوەندە دڵم خۆشە بۆ هەنگاوانی کە کاقوبات ئێوە بینێت واروها لێرەشەوە داواکەم لە خەڵکی سنووری پارێزگای سلێمانی بەتایبەتی حیزبە سیاسەکان و بەتایبەتی گۆڕان کە ئێستاناویش لە حکومەتا شەریکە لەگەڵ حیزبانش کە لێرن کاکە کێشە دروست مەکەن با هیچ نەبێ ئەم بەڕێوەبەری تێگەشتیانەی کە ئێستانەمانێ دەسەڵاتەکانیان بۆ بگەڕێنەوە گۆزارەتیان لێبێت وەک گۆزارەت بێنیشکەن ئەگەر نا هەرو بەڕێوەبەری تێگەشتی و بەرنامەی سلێمانی کە ئێستانە برای بەڕێزم کاک عزیز بەڕێوەبەری گشتێتی لە ساڵ 2013 هەموو دەسەڵاتی هەبوو بای 3-4 میلیارد دلار مۆڵەتی دا لەم شارەیە بەڵێ بە دڵنیاییوانە ئێستانە ئەگەر ئێمە سنووری پارێزگای سلێمانی ئازادکەین بۆی کاری سەرمایه‌داری تیا بکرێت دڵنیا دەکەمەوانێ ئەمە لە براتی وەرگرا هەموو کوردستان بەبانە و بە سەقز و بە ئوستانی کوردستان و هەمی چاوان لە سنووری پارێزگای سلێمانی بوو لە ساڵی 2013 لە 1000 کەس لە سنووری پارێزگای سلێمانی کە ئیشیە کرد 500 خەڵکی سلێمانی بوو 500 شارەکانی تری کوردستانەکانی تر بۆ هاتن لێرە هەمی ژێوی ژیانیان بۆ خۆیان دەستەبەر کردبوو باشە ئێستا کەواتە ئەم فەزایە ئەم هاندانە دروست بێ وڵاهی کورسات نیوزیش ناوێت بانگشی انتخاباتکە لە حاڵەتێکی ئەوایە بە تایبەتی بەڵام ئێمە هاندان و پاڵپشتیەوەکەین کە ئەم فەزا سیاسی کە لەلایەن هاوسەرۆکیەتی نیشتیمانی کوردستان بەڕێز کاک بافڵۆ دروست بۆ کاقوبات پشتیوانیەکە لە حکوومەت ببێتە مای خێر بۆ خەڵکو و بۆ گەنجەکانمان و بۆ بێکارەکانەوەی کە ڕۆژانەوە و ڕۆژنامەش پەیوەندی بەمنەوەکەن وەکو سەرمادارێک پەیوەندی بە تۆوەکەن باشە ئێستا لا مەرکەزیەکە باسی وەبەرێنانت کرد ئەم لا مەرکەزیە تاسن کاریگەری ئەبێ لەسەر ئەوەی کە هاندان بێ بۆ بەرهێنەر ئەگەر دوو خاڵی تا بێ و لا مەرکەزیە خاڵە گرنگەکەی ئەوەیە تەنها دەستی و بەرنان دەسەڵاتەکانی دانەبەزێنێ بەڵکو دەستی و بەرنان دەسەڵاتەکانی بە جۆرە دابەزێنە بەڕێوەبەریاتە گشتەکان بتوان ئیشی لەسەرکەن ئەمە زۆر گرنگە دوو هەم شت کە گرنگە دەستەی وەبەرێنان هەر لێرەوە بەدڵ سوپاسی کاک دکتۆر محەممەد شکوریەکەم کە چوو بە دەمپایامەکی کاقوبات تاڵەبانی و دەسەڵاتەکانی دابەزان لێرەوانێ ئەبێ داواشکەینە وەزارەتەکانی تری جوان دەسەڵاتەکانیان دابەزن چونکم بەڕێوەبەری گشتی و بەرنانی سلێمانی بەتەنیا پێ ناکرێت کاتێک ئێمە چین مۆڵەتی تەقدیمەکەن بەڕێوەبەری گشتی و بەرنانی سلێمانی ئەینێرێ بۆ 12 شوێن ئەبێ 12 شوێنش دەسەڵاتیان لە هەولێرە بۆ بێتەوە ئەمە چێکات بە دڵنیاییوانێ بە دڵنیایوانەیە گەشەیەکی زۆر زیاتردا بە پرۆژەکانی و بەرنان لە منتیقەیە کاکزانە دوو خاڵ هەیە زۆر گرنگە بیۆرانە ئێڵم لە کورسات باش یەکێکیان بەجددی حەقی خۆیەتی ڕاستی ئێستێمە لە انتخاباتین ئەرکی سەرۆکی لیستی یەکێتی ئێستا قورسە ئەرکی ئێستا کاک بابڵ ئەزانم لە ئێستایا قورسە بەڵام حەقی خۆیەتی ئەوان بێن مراجعەیە بکەنەوانێ لە ماوەی ئەم 2-4 ساڵایە بۆچی سلێمانی ئەوەندە پاشەکشەی کرد لە پرۆژە بەتۆڵم بۆچی گوێ لە برای خۆت بگرێ با ئێمە باسێکی واقعی بکەین ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی خۆتان باشەزان ئەم سنوورە خۆی وا گەورە بووە هەر گۆڕانکارێکی سیاسی لە سەرەتاکانی نەوەتەکانەوانێ کە ڕوویدا لە سلێمانی ڕوویدا باشە لەم سنوورە ڕوویدایتر تاوەکو ڕاپەڕینی شەمی ئێمە بە سلێمانی بێنەسەیداری سەر بە خۆ دروست بووە ئایا ئێمە هەمومان ئەو ڕاستێ دەرک پێەکەین سلێمانی خۆی بۆ خۆی باجی بیرکردنەوە سیاسەکانی خۆی نەداوە بە دڵنیاییەوە دایەتی ئێمە ئێستانە فەرم وەک سنووری پارێزگای سلێمانی ڕازی بووین کە حکومەت هێرێمی کوردستانێک حکومەت بێت بەڵام ئەوەش لە براد وەرگرا ئەو دەسەڵات و ئەو مهمە بەهێزەی کە ئێمە دامان بە هەولێری پایتەخت کە بۆ هەمومان جێگا شانازی هەولێر پایتەختە جوان بێ بەڵام
ئێمە بەڕاستی لە پارێزگاکانی ترماگرێتەوە سلێمانی چەکەلەوانی کە لێ گیراوەتەوانێ لە دەسەڵاتی گیراوەتەوە لە پرۆژە خزمەت گوزاریەکانی گیراوەتەوانێ ئێمە ئەوە بە هیمەتی کاقوبات ئەوە ماوەی ساڵ و نیوە کە جادەی 100 مەتری سلێمانی دەستی پێکردووە کە دوای تەواوبوونی جادەی 100 مەتری بزانە بینی ئەو بەشەی جادەی 100 مەتری بزانێت کە چەند پرۆژەی گرنگ و استراتیجی لە مەنتیقەیە دروست دەبێت کاکە خۆی چاومان کۆر نییە کاتێک کە ئەیبینین بینی جادەی 60 و 100 هەولێر پڕ بۆ لە پرۆژە 120 بۆ ئەمە مەوزوعەکە شەقامەکان و بابەتی پێشکەشکردنی خزمەت گوزاریە بۆ مەنتیقانە ئەمە خاڵێکی لاوازە لە منتیقە ئێمە بەڕاستی دووبارەیەکەموانێ ئێمە لە ماوەی ڕابردووە ئەبێ بین بەجددی ئێمە لێ کۆڵنەوە سەرەوە بکەین بۆ سیستێمانی لە هەنێ پرۆژەی گرنگ و استراتیجی دواکەوتووە دووەم کێشمی سیاسی لە منتیقە یعنی ئێستانە بەڕاستی هەر زۆر بەجددی ئێمە قسە لەسەرەوە بکەین سنووری پارێزگای سلێمانێ بێ لە پرۆژەی گرنگ و استراتیجی دواکەوێت ئەبێ دواکەوێت نەخێر نابێت دواکەوێت بەڵکو ئەو شوێنەی کە قازانجی ڕاستەقینەتیە لە بواری پیشەسازیە لە هەموو بوارەکانی تراکە شوێنێکی زیندووە یعنی ئێستا بڕۆ یەک ڕاپرسی بکە لە عێراقا لە دە کەس دەی بپرسە بڵێ ئەتەوێ بچی بۆ گەشت و گوزار بۆ کوردستان حەزی لەکوێیە لە دە کەس 6 کەسێڵە حەزم لە سلێمانیە حەزخواخواتی بێرە لێرە لە سلێمانی پارەخەرج بەڵام وەک پێویست بەڵام ئێمە کاتێک کە سەیرەکەن مەسەن هەولێر لە ئێمە لە سلێمانیە حەزەکەم بزانێتی یەکەم وتێلی پێنجەستێرە کە بە مانای وشە وتێلی پێنجەستێرە بوو لە سلێمانی دروست کرا بەڵام ئێمە لە سنووری پارێزگای سلێمانیان ئەو کەپرەکانەکە مثلن بازرگانە لۆکاڵەکان کردویانەوەی ئەحماوە مەسەل ئەحمەداوە هەر ئەوەیە لە هەورامان نەخێر خۆبانکاری نەکراوە ئێستا مشکلەکە لەوە کاکە برای بەڕێزم ئێستانە سەدان و هەزاران کافتریا و شوێنی تەرفیعی لە منتیقەی هەولێر کرایەوە ئێمە ئەگەر بمانەوە منتیقە بەرینە پێشەوە بۆیە من بەڕاستی لێرەوانێت دڵم خۆشە بە پەیامەکانی کاک باڤڵ بەی کاقوبادووە خەڵک چاوەڕوانیەوە کە هەر لەو چەند ڕۆژە سیر کە بزانێکە بەلێشا و مستەسمیر و خەڵکی سەرمایهدار ڕۆکاتە بەڕێوەبەراتێک گشتیەکانی گەشت و گوزار و وەبەرهێنان بۆی پرۆژە وەربگرێ چاودێریکردنی بواری ئابووری بازرگانی و هەروەها نەسیحەتکردنی ئەو کەسانش کە لەسەر کۆمپانیا حیزبەکان دانیشتون ئێستا ئیژەکەن بە جۆرێ بێت کە ئێمە بتوانین پرۆژە بۆ منتیقە بنیادنین ئەبێ متمانەمان بە هەنێک خەڵکی تازە هەبێ کە پێگەیشتون وەک جەنابەت ئێستا خەڵکێ لە منتیقا پێگەشتووە من ئێستا گەنجێک شگە بم والدی هەشتاوەشتە لێرە ناوی نابم ئێستا سێ چوار پرۆژە بنیادنیە بڕوان پێ بکە یارمەتی بن مثلەن بۆ نمونە ئێستا ئێمە شانازیەکەین بە هەنێ مستەسمیرەوانێک کاک فاخیرە کاک فاروقە کاک مەلاسینە کاک فڵان کەسە کاکیەیە کاک نازانم کۆمپانیای با ناوی کۆمپانیەکان هەرمینە من دەهان کەسی ئاواتوان بێنە ئەم ساحەوانە ئیشیان پێ بکەین چووکم عەقڵی وەبەرهێنان و بازرگانیان زۆر لەسەرەوەیە ئەم گەنجانە ئەگەر بێنە پێشەوانێت ئەتوان دەهان پرۆژە بنیادنێن لە لایەکی ترەوانەیە ئەمڕۆ چەندین سەرمایهدار و بازرگانی تر هەیە لە عێراقا شانازیەکەن بۆی کە بێن لە سنووری پارێزگای سلێمانی پرۆژە دروستکەن بێن لە پرۆژەکانە بەشدار بن بۆیە بەڕاستی حەقی خۆیەتی ئێمە لە ئێستاە بە تایبەتی هەوڵێکی زۆر جددی بین یعنی لە هەموو شوێنێکە ئەڵێ سەرمایە خۆی با سەرمایهدار ناکەم ببوورە لە کاوانەیەکە ئەڵێ سەرمایە ترسنۆکە لەکوێ ئارامی هەبێ لەکوێ پاڵپشتێکی سیاسی هەبێ لەوێ خۆی ئەبینێتەوە ئێستا ئێوە دڵتان بەو هەنگاو خۆشەکە ئەڵێ ڕێگەی هەزاران میل لە هەنگاوێکەوە دەست پێکە ئێستا ئەو هەنگاوانە دەستی پێکرد لای ئێوە 100% دڵنیا دەکەموانێ ئەوەی کە ئێستا بانگەشەی بۆ کری عنی دەستی پێکردووە ئەوەی کە ئێستا بانگەشەی بۆ کرێ بەڵام بۆ گێڕانەوەی دڵە تۆراوەکان و هێنانەوەی سەرمایهدارێ من سەرمایهدارمانێ لەم شارەیەمە ئێستا لە نەجەف و بەغابایی ملیارە دۆلار پرۆژەی وەرگرتووە بۆ هێنانەوەی ئەمانە جارێکی تر ئێمە بڕیارە من دڵنیام لەو چەند ڕۆژە کۆبوونەوەمانە بێ لەگەڵ جەنابی کاقوبات کۆبوونەوەمانە بێ لەگەڵ کاک باڤڵ کۆبوونەوەمانە بێ بەڕاستی لێت ناشارمانێ لەسەر هەموو ئەو کێشە و گیرگرفتانی کە هەیە ئێستا من لەم کەناڵیان ناتوانم بەڕاستیەوەی کە لە دڵمە هەر هەمی بخەمە ڕوو بەڵام کە ڕوبەڕوو دانیشتین تەوانێ ماتوان قسەی زۆر باشترکەین من زۆر جار دڵی هەنێک خەڵک و ئازیز و دڵسۆزی خۆمم عاجز کردووە لەسەر ئەم بەرنامانە بەڵام ناشتوانم ڕاز نەڕۆم بەڕاستی ئەگەر ئێمە باسی گۆڕانکاری بکەین لە منتیقەیە ئەبی ئەوەی کە لە ڕابردووە ڕوویداوە لە چەند مانگی ڕابردووانێشت ڕوویداوە زەمان چیە بۆی کە ئێستا و دوار ڕوونایەتەوە ئێمە ئەزان چی کاکە براگیان زۆر جار خەڵکمان بینیوە لە کورسی دەسەڵاتە بۆ بە وەزیر پێشەوە بێ بە وەزیر زۆر پیاوی باش بووە کە بۆ بە وەزیر ئیتر بەڕاستی لە خۆی گۆڕاوە و ئێستا گەیشتونەتەوە قۆناغی کە داوای زەمانەتە بەڵێ ئەبێ بەڕاستی سەرمایهدار و بازرگانەکانی ئەم منتیقەیە گرنگتێکی واقعیانەوێ سەر و ماڵیان کەرامەتیان هەموو جۆرەکانی دڵنیاییان بنێ ئەگەر دڵنیایی بن بە سەرمایهداری ئەم منتیقە بۆ ئەو پرۆژانەی کە ئێستا هەمانە لە سنووری پارێزگای سلێمانی لە ئوتێلە پێنج ئەستێرەکانەوە لە مەعمەلە گەورەکانەوانەیە لە مۆڵە جوانەکانی سنووری پارێزگای سلێمانیەوانەیە
چۆ سەیری فامیلی مۆڵی سلێمانیکە با بە وەڵڵاهی لە فامیلی مۆڵی هەولێر دووهەکیش خۆشترە خۆ من بە قورئان یعنی کوردستان بۆ من یەک کوردستان وتە بێژێکێتەوە بەرنامەم بەڵام ئەو مۆڵەی کە دروستمان کردووە ئێمە زۆر جار وەفدەکانمان لە ئەمریکا و لە دەروێناوە کە فامیلی مۆڵی کە سلێمانیان بینیوە یان تۆرە کاکە سێرێکی ئەم پرۆژانەی کە دروست کراون ئایا هەر ئەو پرۆژانە نین کە لە دەرەوە دروست کراون دەتەوە دڵنیایەکی زیاتر بە سەرمایه‌دارەکانی ئێستای سنووری پارێزگای سلێمانی و دڵخۆشیان کە گرنگیان بەرێ ئەو سەرمایه‌دارانە دڵنیا بن لەوەی کە پارێزراون و زۆر جار سەرمایه‌دار لە کەرامەتی خۆی ئەترسێ پارێزراوە بە دڵنیایەوانەیە تۆ لە ناوەسەتەکەی من لە کۆتاییە مەسەلەن قۆرەخکاری هەبووە بە ڕاشکاوی بێڵێن مەسەلەن سەرانە وەرگرتن هەبوو کۆی کاک بافڵ و تیستە بازرگان نامە بۆ منە دەڵێم من ئەزانکی کاکە برا بە سەلاحە دەڵێم هەمومان ئەزانین تۆ ئەزانی منیش ئەزانم من بیڵێم و نێڵێم بە دڵنیایوانە لە سەرتاسەری کوردستانە لە زاخۆ تا کەفری سەرانە وەرگرتن هەبووە قۆرەخکاری هەبووە بەڵام لەم سنوورایە کە زیاتر ڕەنگی داوە کاک بافڵ لە من زۆر باشتر ئەزانێت کە ئێستا باسێکە خۆ کاک بافڵ ئەمڕۆ نەیزانیوە سەرانە وەرگرتنەیە خۆم ئەمە چەند ڕۆژێک نێت زانی بێتی کاکە و هەموو بەر کاکە ئەگەر ئێمە بێن سێرێکی تەنها مێژووی چەند ساڵی ڕابردوو من باسی ئەوم بۆ کردیوتم لە ساڵی 2000 بەدواوە چەندین خەڵک لەم سەر کوردستانە و لەم سنووری پارێزگای سلێمانی بوو بە خاوەنی سەرمایی گەورە بەڵام بیرش نەچێت چەند بەرپرسمانەیە بۆ بە سەحابی دایان و 100 ملیۆن دلار ئەبێ ئێستانە ئەم هاوسەرۆکە بەڕێزە یەکێتی و هەروەها ئەبێ ئێستانە ئەم قوبادەکە جێگری سەرۆکی حکومەتە بێن مراجعە بکەنەوە نەک لە کاکە بێن مراجعە بکەنەوە لەگەڵ بەرپرسەکانە کە ئێستا بە شێوازێکی ناشەرعی بوون بە خاوەنی چەندین ملیۆن دلار سەرمایان پێکەوە ناو لە کاتێکیشا کە ئێمە سنووری پارێزگای سلێمانی بین خاڵێ لە پرۆژە کاکە براگیان ئەگەر ئێمە سنووری پارێزگای سلێمانی ئێستانە بمانوێت بە پرۆژە ئاوەدانی کەنوانەیە ناڵم دان ملیۆن دلار ئەگەر پێت بڵم چەند ملیار دلار ئێستانە لە کەوتۆتە لای خەڵک کە سیقەی بە بازارنێ کەوتۆتە لای بەرپرسەکان کە سوسیقان بەم سنوورە نەماوە ئەبێ ئێمە ئەوانە هەمی بێنەوە بازار بۆ ئێمە بتوانین ژێرخانێکی بەهێزی واقعی بۆ ئەم منتیقەیە دروستکەین ئەنجا بە دڵنیایی شەوان ئێستانە کە باسی کۆچی گەنجانەکەین ئێمە خاوەن کۆمپانیاین ئەو ئێمە لە ساڵی 2013 پتر لە 183,000 کەس بەس لە پرۆژەکانی بەرهێنانە ئیشیانە کرد پتر لە 400,000 کەس لە تەواوی پرۆژەکانی بەڵندەراتی و بەرهێنان و پیشەسازەکانی ئیشیانە کرد پتر لە 1 ملیۆن کەس احتیمالی لەسەر بازاری سنووری پارێزگای سلێمانی بووە وەک بۆم باس کرد لە خاڵە سنوورەکان تا ناوەندی شار بەڵام ئێستانە ئەم ڕێژەی ئەوەندە دابەزیۆک جەنابەت باس کرد لە ساڵ 2014 دامەزراندن نەبێ بۆ 2021 و 2022 کە 7 ساڵەکە هەر ساڵێکیش 30,000 دەرچووی زانکۆ پەیمانگاکانمان هەیە ئەمە خۆیان بۆ خۆیان ئەستەکوان کەیتەوە جێشێکی گەورن 200,000 کەسمانەیە کە ئێستانە دەرچووی زانکۆ پەیمانگاکانن لە سادەی ژێسکاریان بۆ بکرێ خۆ ناکرێ هەر چاوەڕێەوە بێکاربێت لە 2000 بە کورتی پەیامێک بۆ دەسەڵاتداران و پەیامێک بۆ خەڵک دەسەڵاتداران چی بکەن ئەتوانرێت گەنجێکی جیرفان بەتاڵیش ومێدی هەبێ بەو نیشتیمانە کە بێستا بەداخەوە زۆریان منگەرانن بە کورتی بێکارم پەیام تەمان لە پێشە مشتێکەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەت بەرپرسیارەتێکی گەورەی ئەخلاقی مێژووی لەسەر ئێستا بەرامبەر بە کوردستان وەک یەک پارچە بە شێوازێکی دادپەروەرانە دووەم پەیامەکەشم بۆ هەردوو برای بەڕێزم کاقوباد و کاک بافڵە ئەبێ دڵنیا بن لەوەی کە ئەو بەرنامانەی ئەوان کە ئێستانە ئەیکەن و ئەیڵێن خەڵک هەر هەمی لە دڵیا ئەینوسێتەوانەیە و چاودێری ئەو قسانە ئەکەن بە کردەیی بە کردداری ئەیانەوە بیبینن کە ئەم منتیقەیە ناوچەی سنووری پارێزگای سلێمانی ئازا دەکرێت دادپەروەریەتە پێشەوە دڵنیایە گەڕێتەوە بۆ خەڵک و هەروها خەڵک دڵخۆشە بێت و لەلایەکی تریشەوانێ بە جۆرە سلێمانی ئێمە ئەگەڕینوانێ بۆ سلێمانێکی دیموکراسی بێ هەموو عێراق لە ڕووی دیموکراسی دادپەروەریوانەیە سنووری سەیری پارێزگاکەی پارێزگا زیندوەکەی دەوڵەتی بابانەکان بە مانای وشە خەڵکی سلێمانی ڕۆشن بیرن زوو لە شت تێگەن کاکزانە ئەم قسە و پێڵم ئەمە قسەی من نییە ئەمە قسەی خاوەنی کۆمپانیا گەورەکانی دنیاە ئەڵێن ئەگەر بتەوێت شتێک دروستکەیت ئەو شتەی کە دروستیەکەی بهێنی تاقیکەیت تۆ لە عێراقا بزانی نەجاحەت یێنێ بازاڕی هەیە ئەڵێ یەکەم جار لە سلێمانی تاقیکەرەوە ئەگەر لە سلێمانی نەجاحەت هێنا لە هەموو عێراقا نەجاحەت یێنێ زۆر سپاس بۆ بەڕێز مەلا یاسین سەرۆکی لقی سلێمانی یەکێتی و بەرهێنەرانی کوردستان و ئاوکات و تەبێژ یەکێتی و بەرهێنەرانی کوردستان سپاس کاک مەلا یاسین بە هیوایەوەین کە پرۆژەی بازرگانی و گەشەی بازرگانی بە زۆرێک بێکە و گەنجان و خەڵکی تریش پێشبڕچی تێدا بکەوە و گەنجانی بخاون ینی بێکاریش بتوان ببنە خاوەنکار سپاس بۆ بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامایەم شۆمان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی و تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن.